لە کتێفرۆشێکی بچووکدا لە ناوەڕاستی ستۆکهۆڵم چەند ئاکتەرێکی پرۆفشناڵ دەقێکی شانۆی بۆ بینەرێکی دەستەبژێر دەخوێندنەوە. ئەمە نەریتێکی باوە و لە زۆربەی شارەکانی ئەوروپادا چەند ئەکتەرێک کۆ دەبنەوە و دەقێکی شانۆی بۆ بینەران یان کەسانی ئارەزوومەندی شانۆ ئەخوێندنەوە. بابزانین ڕەهەند و گرنگی ئەم نەریتە کللتوری و شانۆیە چییە؟ دەکرێت ئەمە لە هەرێمی کوردستان بێتە نەریت لە کاتێکدا بزوتنەوەی شانۆی کوردی وەستاوە؟ دیمەنی یەکەم کات پێشنیۆڕۆیە و شوێن ژوورێکە دەرگایەک هەیە پەنجەرەی کاڕوانێ بەسەر باخچەیەکە گوڵێک گوڵدانێک ژنەکە لەبەردەم پەنجەرەکە وەستاوە و سەیری دەرەوەکە لەبەردەم ئەم پەنجەرەیە بەدەم چاوەڕوانی تۆوە چەند سەیری وەرزەکانی ساڵم کرد. باشە بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە بە سوپاسەوە نووسەر و شانۆکاری ئەزیز دانا ڕەوف لە شاری ستۆکهۆڵمەوە لە سوید لەگەڵمانە بێت. کاک دانا سڵاو لێ بێ، سوپاس کاتی خۆت بە ئێمە بەخشی. با من سەرەتا لەوە دەست پێ بکەم لە ناو کتێبخانەیەکی بچووکی ناوەندی شاری ستۆکهۆڵم چەند ئەکتەرێکی پرۆفشناڵ دەقێکی شانۆی بۆ بینەرێکی دەستەبژێر ئەخوێندنەوە. ڕەهەند و گرنگی ئەم نەریتە کللتوری و شانۆیە چییە؟ سپاس بۆ ئێوە ئەوێ ڕاستی بێ ئەمە توانم بڵێم نەریتێکە زۆر دەمێکە لە ئەوروپا و زۆری وڵاتانی دنیا هەیە باشە کە دەقێکی شانۆیی لە ناو شانۆیەکە یان لە شوێنێکی هونەریە خوێندرێتەوە تەنها بۆ خوێندنەوە، بەڵام بە خوێنەوەیەکی تۆزێ جیاوازەوە. ڕەهەندەکانی ئەمە ئەگەڕێتەوە بۆ زۆر زۆر هۆکاری تایبەتی بە تایبەتی لە شانۆی ئەوروپی زیاتر ئەو دەقانە ئەخوێنەوە، ئەو دەقە شانۆیانە ئەخوێنەوە کە هێشتا نمایش نەکراوە. ئەمەش هەوڵێکە بۆ ناسینی ئەو دەقە بە ناوەندە هونەریەکە هەروەها بە ئەکتەران و دەرهێنەرەکانیش بۆی بێن گوێ لەم دەقە و بێتە جێی سەرنجیان و کاری تیا بکەن. ئەمە لەلایەکی کەشەوە هەوڵێکە زیاتر بۆ چوونە ناو خەڵکەوەی دەقی شانۆیی، بۆ نمونە دەقی شانۆیی زیاتر بۆ ئەوە ئەنووسەیە بۆ ئەو ئامادە ئەکرێت کە لەسەر شانۆکان پێشکەش بکرێت و کەمتر خوێنەر دەقی شانۆیی خوێنێتەوە. بۆ نمونە ڕۆمانیان شەعر خوێنەرێکی زۆری هەیە بە بەراورد لەگەڵ دەقی شانۆیی. بەڵام هەنگاوەش یارمەتی دەرێکە بۆ ئەوەی بینەریش یان خوێنەریش ڕووکاتە خوێندنەوەی دەقی شانۆیی کە دانی شێ و جۆ ئەگرێت چەند ئەکتەرێکی بەزۆرە ئەم دەقە خوێنەوە هەست و شۆشە بە هەست و سۆزەوە وا ئەکە هاندەرێک بێ بۆ ئەوەی کە خوێنەری ئاسایش بچێ بەلای خوێندنەوەی دەقی شانۆییە. هەرچەندە لە مێژووی شانۆیە هەندێ شانۆنامە نووسمان هەبووە، بۆ نمونە شکسپیر، بۆ نمونە چیخۆف، هاروت پینتەر. ئەمانە چەندە شانۆنامەکانیان بۆ ئەوە نووسراوە کە لەسەر شانۆکان پێشکەش کرێ بە هەمان شێوە هەمان بەهای هەیە بۆ خوێندنەوەش و خوێنەر ئەتوانێت بۆ پەڕی چێژ و خۆشیەوە بیخوێنێتەوە سوودی لێوەربگرێت و چێژی لێوەربگرێت. بەڵێ باشە کاکدانا لە سۆنگەی ئەزمموی دوور و درێژی شانۆی بەڕێستانەوە لە کوردستان و ئەوروپاش بۆ پێی ساڵانێکی زۆر نیشتەجێی وڵاتێکی ئەوروپی بوون. مەبەستم سویدە دەکرێت ئەمە لە هەرێمی کوردستانیش ببێتە نەریت و پێشبینیتان بۆ ئەمە چۆنە؟ بێگومان من لەو بڕوایم ئەمە ببێتە هەنگاوێکی زۆر زۆر باش. ئەومان لەبیر نەچێت چەند ساڵە لەو پێش هونەرمەندی ئازیز و خۆشەویست کاک کۆرێن غەریب سەرپەرشتی شتێکی وای کرد، یەکێ لە شانۆنامەکانی من و تۆ لەگەڵ بای هەڵبژاردبوو بە یارمەتی پەیمانگای هونەرە جوانەکان و هەروەها بەڕێوەبەراتی و شانۆش لە سلێمانی خوێنەوەیشیان بۆ ئەو دەقەی من و تۆ لەگەڵ با کردبوو بە شێوەیەکی زۆر زۆر جوان و دووجاری ژەوگی من خۆم لە کوردستان نەبووم، ئەوەی ئاگارم دووجار خوێنەوەیان بۆ کردبوو، جارێکیان بۆ بینەرێکی گشتی و جارێکیشیان بۆ قوتابیانی پەیمانگای هونەرە جوانەکان و خەڵکێکی زۆر ڕووی تێکردبوو جوان لێگرت بوو. ئەمە هەنگاوێکی زۆر 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 باشە بەڕاستی بۆ ناسانی ئەو دەقە. هەروەها لەم ڕۆژەی لەم هەلومەرجەی یان لەم ڕەوشەی ئەم ڕۆژانەی کوردیە کە بە تەواوەتی دەرگای شانۆکان داخراون، ئەوە بۆ 3 ساڵە چێ هیچ شانۆنامەیەک لە کوردستان و من ئاگار بم بە تایبەتی لە سلێمانی ئەو لە هەولێرە هیچ
هیچ بزوتنەوەی شانۆی کوردی نەماوە. ئەمە لەوانەیە هەنگاوێکی زۆر باش بێت لە پەیمانگای هونەرە جوانەکان بێت یان لە هەر شوێنێکی تر بەڵێ کۆمەڵی ئەکتەری بتوانە لەگەڵ دەرهێنەرێک کەسە پشتی ئەو خوێندنەوەی کا کۆبنەوە و هەفتەی جارێک کورەمانی جارێک دەقێک خوێندنەوە لەوانەیە هەنگاوێکی زۆر باش بێت هەم بۆ ئەکتیڤکردنی خۆیان هەم بۆ کۆکردنەوەی بینەر لە خۆیان هەم بۆ ناساندنی ئەو دەقەش و دروستبوونی ئەم ڕێوڕسمەش کە من پێم وایە یارمەتی دەرێکی زۆر باشە بێ بۆ نەوەی شانۆی کوردی بە تایبەتی لەم بارودۆخەیە. باشە کاکدانەوە خۆدا ئاماژەت پێکردووە شانۆکار هۆرێن غەریب لە سلێمانی خوێندنەوەیکی ئاوای لەگەڵ چەند شانۆکاریی تردا بۆ شانۆنامێکی خۆت بە ئەنجامگاندووە و ئەزمونونەکەش سەرکەوتوو بووە. باشە بۆ چێم ئەزمونە سەرکەوتووە بەردەوامی پێ نەدراوە یاخود هەوڵ نادرێت لە داهاتووە ئەم ئەزمونە سەر لە نوێ تاقی بکرێتەوە؟ وڵاهی ئەوە ئەبێ لە شانۆکارانی کوردستان بە تایبەتی بەڵێ سلێمانی پرسی بۆ ئەو هەوڵە بەردەوامی وەرنەگرت. من هیوادارم ئەو هەوڵە بەردەوامی هەبووە چ لەگەڵ دەقەکانی من یان لەگەڵ دەقی هەر شانۆنامە نووسێکی تری کوردی پێم خۆشە بەڵێ دەقی شانۆنامە نووسی کورد و دەقی شانۆی کوردی نەک هیچ دەقی جیهانی کە ئەمەش زیاتر لەو ڕۆ گرنگی هەیە بۆ خوێنەر و بۆ ژێگەر و بۆ بینەری شانۆی کوردی بۆ یەکمان بۆ دەقەکەش. بەڵێ ئێمەش بە هیواین. باشە کاکدانا وەک لای بەڕستان ئاشکرایە بینەر دڵی ئەزمونە شانۆیەکەیە ئەمە جۆرێک لە بارگرانی لەمنەوە ئەڵێ کاکدانا گوێ بیستی منی؟ کاکدانە وێنەکەەوە بزانام لای تۆ گرفتێکی هەیە بەس من پرسیارەکەت بۆ دووبارە ئەکەمەوە وەک لای بەڕێستان ئاشکرایە بینەر دڵی ئەزمونە شانۆیەکەیە ئەمە جۆرێک لە بارگرانی بۆ سەلیقەی بینە دروست ناکە لەبەرەوەی دوجار بینەر هاتووە چێژ لەو ئەزمونە شانۆیە ڕاستەقینە بینێت؟ پرسیارەکەم جوێنێ نەبوو چکە لای منەوە پچڕابوو ئەگەر پرسیارەکە دووبارە بکەیتەوە. باشە زۆر باشە کاکدانا وەک لای بەڕێستان ئاشکرایە بینەر دڵی ئەزمونە شانۆیەکەیە باشە ئەمە جۆرێک لە بارگرانی بۆ سەلیقەی بینە دروست ناکە لەبەر ئەوەی دوجار بینەر هاتووە چێژ لە ئەزمونە شانۆیە ڕاستەقینەکە ببینێت؟ نا بە پێچەوانەوە من پێم وانە من پێم وایە ئەمە وا لە بینەر ئەکا کە تووشی حەز بە فزولیە بکە کە ئەم دەقا یان خۆی بیخوێنێتەوە بە دوایە بگەڕێوی خوێنێتەوە یان ئەوە تا بێوێ لەسەر شانۆ بە نمایشکراوی بینێ من وای بۆ وچم. بەڵێ باشە کاکدانا لەوەی کە هەنگاوێکیشە پرۆسەیەکیشە بۆ ئەکتەرەکانیش کە خۆیان تاقیب بکەنەوە لە ئەزمونێکی وایە کە جیاوازترە لە نمایشکردن تۆ نمایشکردن تۆ مانگێ دوو مانگێ پێ ئەوێ هەتا ئەو نمایشە ئەخیتە سەر شانۆ بەڵام ئەمە تۆ بە یەک ڕۆژ ئەیخوێنی تۆ بۆ بینەران و بینەران گوێیان لەو دەقا ئەبێ لە بیداتەوە تا کۆتایی. بەڵێ زۆر باشە کاکدانە وەک بەڕێستان نەزانن لە ئێستادا بزوتنەوەی شانۆی لە کوردستان بە بەراورد لەگەڵ ساڵانی هەفتاکان و هەشتاکان و دواتریش جۆرێک لە پاشەکشەی پێوە دیارە ئەم جۆرە دەست پێشخەریانە تا چەنە بنە بەردەبازێک بۆ تێپەڕاندنی ئەم قۆناغە؟ بەڕای من ئەمە ئەڵتەرناتیڤ نییە بۆ نمایشی شانۆیی بۆ بزوتنەوەی شانۆی کوردی بەڵام هەوڵێکی باشە بۆ ئەکتیڤکردنەوەی شانۆی کوردی لەم ڕۆژەیە لەم ساتەیە لەم هەلومەرجەیە کە شانۆی کوردی بە سستێکی تەواودا ئەڕوات و دەرگای شانۆکان بە تەواتی داخراوە نابێ ئەومان دەبێت چ بڵین کە ئەمە ئەڵتەرناتیڤێکە بۆ شانۆی کوردی نەخێر بەڵام جۆرێکە لە هەوڵێک وەک خۆدا ئاماژەت پێدا بەڵێ لایەنێکی ترە جۆرێکی ترە ئەتوانم بڵێم ئاکتیڤکردنەوەیە کە ئەیدێکردنەوەیە کە بۆ شانۆی کوردی بۆ شانۆکاری کورد بۆ بینەر بن بە هەوڵێکی زۆر باش و دروست دێزانم باست. بەڵێ کاکدانا ئاشکرا سلێمانی پێگەیەکی ڕۆشنبیری و هونەری دیاری هەبووە بە بۆچوونی بەڕێستان چی بکرێت بۆ ئەم پێگەیە کە کارا بکرێتەوە بە تایبەتیش مەبەستم بواری شانۆیە؟ کاکان پرسیارەکەتم جۆر لێ نەبوو بەداخەوە. کاکدانا سلێمانی پێگەیەکی ڕۆشنبیری و هونەری دیاری هەبووە بە بۆچوونی بەڕێستان چی بکرێت بۆی ئەم پێگەیە کارا بکرێتەوە بە تایبەتیش لە بواری شانۆدا؟ بەر لە هەموو شتێک
دام و دەستگا هوەریەکان گرنگی زیاتر بە هوەر بن ئەو دام و دەستگایانە خۆیان ئەبێ سەر لەنوێ ئەکتیف بگرێنەوە. حکوومەتی کوردی یان لایەنە پەیوەنددارەکان زیاتر گرنگی بە لایەنە پۆستەتیف و ئیجابیەکانی شانوی هوەری کوردی بدەن. پایتەختی هوەری بۆ شاری سلێمانی هەر بە قسە نابێت، بێگومان بە تەرخانکردنی پارەش هەموو شتێک نایەتە دی، بە گرنگی پێدان بە دەمهاتەوە چوون بەم شتانە شانۆی کوردی هەموو بوارە هوەریەکان لە شارێکی وەکو سلێمانی زیاتر ئەو پێگە و ڕۆڵی جارانی بۆ ئەگەڕێتەوە. بۆ نمونە من وای بۆ ئەچم لایەنە پەیوەندیدارەکان کۆمەڵێ بربەستیان دروست کردووە کە شانۆ یان لایەنە هوەریەکان لە سلێمانی یان لە کوردستان بەرەو پێشەوە نەچێت. بۆ نمونە ئێمە هۆڵمان نییە، هۆڵەکان لە کوردستان بە شێوەیەکی زۆر سنووردارە و هیچ مەرجێکی هوەریشی تیانە. ئەوەی کە هەشە کەشتیوا لە ئەوروپاش نییە، شتیوا جاران نەبووە. ئەمە یەکێکە لە داهێنەرەکانی حکوومەتی کوردی. بۆ نمونە کە تۆ نمایشێکی شانۆیی لە هۆڵی ڕۆشنبیریەکەی ڕۆژنبیری سلێمانیەکەی ئەگەر ئەو نمایشە بە سپۆنسەری بەڕێوەبەرایەتیش کرابێ، تۆ ئەبێ ڕۆژانە 100,000 دینار بی بە ڕۆشنبیری بە بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری بۆ ئەوەی تۆ لە هۆڵەکە کارەکەی. ئەمە بەڕاستی ئەفسوردە. ئەمە شتێکە لە هیچ عتارەکانیە مەگەر تەنها لە قوتوی عتاری بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری کوردستان یان وەزارەتی ڕۆشنبیری کوردستان هەشتیوە هەبێت. زۆر باشە. کاکدانا من دواپرسیارت ئاراستاکەم 100,000 دوو کەست داناوە یان دەرگاکە بۆ ئەکەن و دەرگاکە بۆ داخەن ڕۆژی 100,000 دینار تۆ بە 1000 حاڵ پاری سپۆنسەرە دەزەکەیە کارەکە کاری خۆشتە 100,000 دینار بی بە جەنابی بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری. ئەمە شتێکە زۆر نابێت. بۆ نمونە هەر نمونەیەکی بەسیط. بەڵێ بە هیوای چارەسەرکردنی و گرفتانە. کاکدانا من دواپرسیارت ئاراستاکەم، بەڵام جیاواز لەم بابەتە پرۆژەی ئێستای نووسەر و شانۆکار دانا ڕەوف چییە؟ ئەوەی ڕاستی بێ من ماوەی ساڵی پار ماوەیشی زۆر خەریکی بە دوچوون و خوێندنەوە و هەڵدانەوەی لاپەڕەی ئەرشیفەکان و مێژووی هەشتاکانی کوردستان بوو. ئەو قۆناغا زۆر جارێک بڕ و پرکارەسات و تاوانباری کە بەرامبەر میلەتی کورد کرا. بۆ نمونە مەسەلەی ئەنفال و چیمابارانی خەڵکی بێگوناهی کوردستان لە ئەنجامی ئەم هەوڵ و بەدواچوونەیە شانۆنامەیەکی دی کۆمنتاری تایبەتم نووسیوە بە ناوی دادگاییکردن کە تایبەتە بە تاوانەکانی ئەنفال و گرتوخانەی نوگرە سەلمان و چیمابارانکردنی کوردستان کە لە ئایندێکی زۆر نزیکا لە دەستگای پەخش و لە دەستگای چاپ پەخشی سەردەم بڵاو بێتەوە. ئەوە دووە پرۆژەی نووسینمەوە کە گەیشتۆتە قۆناغی بڵاوکردنەوە. بێگومان لێرەش پرۆژەی ترم هەیە بۆ هەر بۆ زانیانی بڕیارە لەم مانیسەیە لە ستۆکۆڵم خوێندنەوە بە زمانی سویدی بکرێ بۆ دەقی شانۆیی بەرەو کەنار کە سیروان باڵانی لە کوردیەوە کردێتی بە سویدی و بڕیارە کۆمەڵی شانۆکار بەیەکێ لە شانۆکانی ناو ستۆکۆڵمە خوێندنەوەی بۆ بکرێ بە شێوەی کە ئەوەی پێشووتکە باسمان. بەڵێ نووسەر و شانۆکاری ئەزیز دانا ڕەوف، سوپاس ڕاستەخۆ لە شاری ستۆکۆڵمەوە لەگەڵ ما بوون، سەرکەوتوو بن وەک هەمیشە.